بەهۆی نەمانی دەفتەرەوە هەفتەیەکە دروستکردنی پاسپۆرت لە سلێمانی وەستاوە. بەڕێوەبەراتی پاسپۆرت دەڵێ هۆکاری نەمانی دەفتەری پاسپۆرت بۆ ئەوە دەگەڕێتەوە بڕێکی کەمی لێ چاپ دەکرێت و لە بەغداوە وەستاوە و بڕێکی کەمیان بەدەست دەگات. کێشەکە لەو کارگەی دروستکردنی پاسپۆرتەیە کە لە شاری بەغدا لە ناو فڕۆکخانەی بەغدادا ئەوەی کە ئینتاجیەکە ئەوەی کە دەریەکە لە ئاسیا و تەڵەبیانیەکە هاوڵاتیان داوایەکەن زۆرتر داواکرێن تەڵەب لەسەر دەرهێنان و تازەکردنەوەی پاسپۆرت زۆر بووە. بۆیە ئێمە بەردەوام کە هاتوچۆەکەین بۆ نمونە ئێمە ئەچینە ئەوێ لێرە بۆ نمونە 5,000 جوازمان حاضر پێویستە بۆی کە تەبیکین ئەو 2,000 مانایەتە ئەڵە هەرەوە نەهەیەرەوە نەبەژەکە بۆیە ئەمە دەمێکە ئەڵەن چارەسەر ئەبێت. ئەخیر جار پێیان وتین کە لە دەرەوەی وڵاتەوە داوای موادە ئەولیەکانی کراوە خامەکە کراوە لە زووتین وەختا ئەگاتە معمەلەکە و معمەلەکە ئاساییە بێتەوە. بەپی ئەوەی هەیە ئێمە بەردەوام لە پەیوەندیین لەگەڵ بەغداد و ئێمە نووسرا و هەموو شتێکمان ئامادەیە بۆ ئەوەی کە بەڕێوەبەرایەتی گشتی پاسپۆرت لە بەغا عاز بە ئێمە باو ئێمە یەکسەر بچین بۆ پاسپۆرت و بەردەوام هەموو ڕۆژێکی من خۆم و بجەنابی بەڕێوەبەر و کۆمەڵک ئەفسەرمان هەیە کە بەردەوام پەیوەندیان پێواکەین کە ئەڵێ نێشتە نەهاتووە بەس بگاتە ناو بەغا ئاگادارتانەکەین وەرن و پاسپۆرت برن. نەمانی دەفتەر لە پاسپۆرتی سلێمانی جموجۆڵی هاوڵاتیانی بۆ دەرکردن و تازەکردنەوەی پاسپۆرت کەم کردوتەوە. ئەوانەی لێرە دەبیندرێن تەنها مامەڵەکانیان بۆ ڕای دەکرێت و پێیان دەوترێت 2 مانگی دیکە بۆ پاسپۆرتەکانیان بێنەوە. ئێمە چون تازەیکەینەوە پاسپۆرتمان هەبوو من خۆم 2013 بەس هەروتی 2 مانگی تریانی شوێنە نەیوت چەنی چەن و ئەوەی نەوت بەسی 2 مانگی تر دیارە بەیەکی 4 و ئەوانە بکوانە تەسلیممان کرد وتر ئیشەکانن بۆ جێبەجێکردن وتیان 2 مانگی کەڕنەوەوانە وتی دەفتەرمان بۆ نەهاتووە. ئێرە نووسینگەکانی ڕایکردنی مامەڵەی پاسپۆرتە پێش ڕاگررتنی وەرگرتنەوە پێدانەوەی پاسپۆرت جمەی دەهات. ئێستا زۆربەی چۆڵە و هاوڵاتیان نایەن بەدەم مامەڵەکانیان و نوێکردنەوەی پاسپۆرتەکانیان. بێگومان نەمای دەفتەر زیانی و کاریگەری زۆری لەسەر هەموو عریزانووسەکان دروست کردەوە هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویەوە. لەبەرەوەی زۆربەی خەڵک ئەکسەرەتی خەڵک خۆ دەزانی ئیشوکاریان هەیە مەسەلەن ناچارن سەردانی وڵاتانی تر بکەن یاخود بەمبەستی خوێندن هەیەن بە هەڵەسن بە دەرهێنانی پاسپۆرت لە ئێسایە کە دەفتەر نییە خەڵک نایەت. حکومەتی عێراق لە هەوڵدایە گۆڕانکاریش بەسەر پاسپۆرت دابهێنێت و بکرێت بە پاسپۆرتی ئەلیکترۆنی. بڕیارەکە چەند مانگوەر لە ئێستا پەسەند کراوە بەڵام تا ئێستا دیار نییە کەی جێبەجێ دەکرێت. لەلایەکی دیکەشەوە چاپکردنی دەفتەری پاسپۆرت زیاتر لە مانگێکی دیکەی پێدەچێت و تا ئەو کاتە جگە لە ڕایکردنی مامەڵە نوێیەکان پاسپۆرتی نوێ لە سلێمانی چاپ ناکرێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.